منافسەیەکی زۆر لەسەر ئەوە هەیە وەرە ئەمان بەمەنەیە نرخەکەی ئەمە بەوەنەیە بازاڕێکی ئازادە هەموو جۆرە مادەیەک گێتە ئێرەوە ئێستا خۆشبەختانە ئەو مەترسیانەکەم بۆتەوە بەهۆی چەند ڕێگاکی تازە و کە ئێستا باسیەکەی هەیە دانەکانی هەستیارە بۆ هەستیاری بۆیە نووسێ هەیە هەر مادەی فلۆرای دیتیایە بۆ ڕێگرتن لە کلۆربوون. ساڵزان لێ بم کاتان باش لە ئێوارێکی دیکەی ئێوارە سلێمانی لەگەڵتانم بە سپۆنسەری هەویری ددانی فلۆرۆداین ئەم پرۆگرامەتان پێشکەش دەکەم. پرۆگرامی ئەم ئێوارەیەمان تایبەت دەبێت لەسەر بابەتێکی گرنگکە تایبەت لەسەر دوو جۆر یاخود دوو باس کە زۆر باز دەکرێت لە سەر ددانەکانمان هەمووان بە دڵنیای و گرنگی دەدەین بە ددان و ئەو دەستاژێشمان پێگەیشتووە ددانێکی جوان و تەندروست پێکەنینێکی جوان دەبەخشێت و هەروەها کەسەکان ڕوخسارێکی شیرینتر و نەرمونیانتر دەردەخەن. بەڵام ئەوەی کە لە لام گرنگە لەگەڵ میوانە پسپۆرەکەم کە گفتوگۆی چەند وەڵامێکی لەگەڵدا بکەم سەبارەت بە دوو بابەتی زۆر گرنگ کە لە ئێستادا هەن ئەویش ئەوەیە کە کێشەکانی ددان یاخود گرفتەکانی ددان لە نێوان جوانکاری و چاندنەوە و ئایا چەند جۆر لەو کارانی کە بۆ ددانەکان دەکرێن جوانکارین و گرنگن و تا چەند بۆتە پێویستیەکی گرنگ هەم لە ڕووی تەندروستی و هەم لە ڕووی تەندروستی دەرونی بێ یاخود جستەیی کە جوانکاری ئەم جۆرە جوانکاریانە بکرێەوە هەروەها چاندنەوەکان چەند جۆر چاندنەوە هەیە لە ئێستادا ئەو جۆرانان کە هەن کامان ڕێگە دروستەکەیە ئایا خێرا چاندنەوەکان خێراکردنی پرۆسسەکە گونجاو تەندروستە بەقەت ئەوەی کە پرۆسسەکە بە هەنگاو بە هەنگاوەکانی پێشووتریدا بڕۆ هەموو ئەمانە گفتوگۆ دەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆرە شکار لەتیف زۆر بە خێربێ خۆشحاڵم کە ئێوە ئەبینم لە ستۆدیۆ بەڕێزیان پسپۆری جوانکاری و چاندنەوەی ددانن هەروەها ماستەرتان هەیە لەو بوارە پێما بێ لە وڵاتی ئەڵمانیا سەرکەوتوو بن لە شتان ساغ بێت ماندوونە بن زۆر بەخێر بێ زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئێوە. دکتۆرە خان زۆر خۆشحاڵم کە لەگەڵ ئێوە دادەنیشم بە دەرفەتی دەزانم کۆمەڵێک پرسیار ئاراستی ئێوە بکەم کە هیوادارم وەڵامی زۆرێک لە بینەر و بیسەرەکانمان دەستکەوێت لە ڕێگەی وەڵامەکانی وەرەستانەوە. دەمێ بپرسم کە لە ئێستادا جوانکاری ددان ڕێژەی ئەنجامدانی و یاخوخواز لەسەری کاتێ چارەخواز سەردانی ئێوە دەکات و لەکوێدایە لە چەندێکدایە لە ئێستادا کە خەڵکی ئەنداوای ئەەکەن و جوانکاری ددان بپرسیم بە شێوەیەکی گشتی چییە بە کام پرۆسسانە دەوترێت کە بەڕێستاوەکو پسپۆڕیەکەی خۆتان ئەنجامی دەدەن بە کامە دەوترێت جوانکاری. جوانکاری زۆر بوارەگرێتەوە. یەکێک لەوانە دروستکردنەوەی ئەو دانانی کە لە دەستی چووە لە ڕابردووە هەندێک کەس دانیشی نەمابوو گویان ئەو دانەکەم کێشاوتەوە بەس ئێستا بەهۆی پێشکەوتنەوە لە هەموو وڵاتیەکانە لێرە جوانکاریدان زۆر احتیمامی پێیرێ ئایا بە دروستکردنەوەی ئەو دانانەی کە لە دەستی چووە ئایا بەڕێکردنەوەی ئەو دانانە کە خوارن و لە زگماکەوە ناڕێک هاتووە ئایا بەهۆی کلۆربوون و گۆڕانی ڕەنگەوە و تێکچوونی دانەکانەوە پێویستی بە جوانکاری هەیە بەڕاستی لەبەرەوەی دان لە دەموچاوی ئەو کەسایە لە شوێنێکی گرنگایە کە یەکەم جار چاو ئەچێتە سەر دەمودان و دەموچاو لەبەرەوە لێرەش وەکو وڵاتانی تر خەڵک زۆر احتیمامی پێئەیە و هەموو جۆرەکانی جوانکاری خەڵک داوای ئەکا لەم ڕۆژە. بەڵێ جوانکاری ددان جگەلەوەی کە خودی ناوەکەی خۆی بە جۆرێک داڕژاوە وەڵامێکی زۆر پوخت و گونجاومان پێدەدات کە یەکێکە لەو شتانی بۆ جوانکردنی ڕوخساری ئەو کەسە بەکاردەهێنرێت و هەروەها بۆ پیشاندانی ڕۆیەکی تازە تەنان هەندێک کەس هەیە وەکو بەڕێستاوتان ئەگەر ڕەنگی دانەکانی گۆڕا بێ بە جۆرێک شێوا بێ هەندێک کەسێ لە دوایی جوانکاری ددان و پاکردنەوەی هەست دەکەی پاک و خاوێنترە بەرامبەر کەسەکان ئاسوودەترە بەدەر لە هەموو ئەمانە بەڵام ئایا دەکرێت بڵێن جوانکاری لە ئێستادا بۆتە یەکێک لەو خاڵانەی کە هەنگاونە بەرەو پێویستی ببێتە پێویستێکی کەسەکان کە دەبێت ئەو جوانکاریانە بکەن خۆی جوانکاری ئەگەر پێویست بێ ئەبێ بکرێ یعنی هەندێک کەس هەیە دانەکانی هیچی نییە ڕێکە ڕەنگی تەواوە بەس ئەڵێ ئیلا من ئەم جوانکاری ئێستا زیاتر هۆڵی سمایل ئەکرێت واتە داپۆشینی ئەم دانانەی پێشەوە وەکو بۆ ئەوی لە پێکەنینە وەکو ئەکتەرەکانی هۆلیوود دەمودانیان جوان بێ
بەڵام هەندێک جار پێویستی ژنیە کەسێک زۆر لە دکتۆرەکەی ئەکا یان بە پێچەوانەوە کە زۆری لێکرێ ئەو شتە بکات پێویست ناکا بەڵام جوان کاریەکە ئەگەر زۆر جار چارەسەرە و زۆر پێویستە بیکە لەو کاتە پێویستە بکرێت و پێویستە پزیشکەکەش خۆی بە ویژدانەوە ئەوەی پێویستە بۆی بکە ئەوەی پێویست نییە نابێ بکرێت. بەڵێ کەرەستە تا چەند ڕۆڵ دەبگێڕێت لە کەرەستەی جوانکاری مەبەستم بۆ جوانکاری کە بۆ دان دەکرێت تا چەند ڕۆڵ دەگەڕێت لە جیاوازی جۆری کارکردن و جوانکاریەکە بە کوالیتی بێ مانەوەی بێ زوو تێک نەچوونی بێت لە بەرەوەی بەڕاستی دەبینین بەتایبەت لە ئێستادا کە بابەتەکە بەشێکی بە هەنگاوێکی زۆر چۆتە ناو بواری بازرگانیەوە بەتایبەت لە سوشەل میدیا زۆر ڕێکلام و پڕۆپاگەندە دەبینین هەندێک پزیشک هەیە یاخۆ با بڵێن لاپەڕەکانیان کە بەرژین خودی پزیشکەکە بەڕێ بەرێ نرخێکی هەیە ئەوی کە نرخێکی دیکەی هەیە داشکاندنی بۆ دەکرێت ئەمانە هەڵبەتە بەهۆی کەرەستەکەوەیە دکتۆرەخان جا چندێک ئەم کەرەستانە ڕۆڵ دەگەڕن ئەگەر کەرەستەیەکی چۆن بڵێن لەو کوالیتی بێ یا های کوالیتی بێ وڵی کەرەستە زۆر دەوری هەیە ئەو مادانی کە بەکارێندێ و ئەو هەم لە دانانی لە لای پزیشکەکە هەم لە مختبەرە کە دروست دەکرێت ئەو شتانە زۆر دەوری هەیە و ئێستا بەداخەوە بازاڕێکی ئازادە هەموو جۆرە مادەیەک گێتە ئێرەوە زۆریان بە کوالیتی کۆنتترۆڵا ناڕوە ئەپروف نەکراوە بەکارهێنرێ ئەمەش ئەبێتە هۆی زیان بەس دان وەکو شتێکی کە نییە کە بڵێ جوانکاریەکی قژێکە جارێک تێکچوویە بێدان هەموو کەسێک لە تەمەنیا دوو جاردانیە دانە شیرەکانی مناڵی و دوایش دانی گەورەیە یعنی لە هەر جۆرە دانە یەک جار ئەو کەسە ئەیبێ زۆر غەڵەتە ئەگەر بە غەڵەت جوانکاری بۆ بکرێ ماوادی خراپی بۆ بەکاربێنرێ لەبەر تۆزێک تێچووی کەمتر بەڕاستی ئێستا منافەسەیەکی زۆر خۆتان ئاگادارن کە لە پەیجەکانە منافەسەیەکی زۆر لەسەر ئەوە هەیە وەرە ئەمان بەمەنەیە نرخەکەی ئەمە بەوەنەیە هەڵبەتە کە شتێک هەرزان بوو هەڵبەتە مادەکەشی هەرزانە بەداخەوە چەنەها هەڵە دروست بۆ لەوانە چەنەها کەس دانەکانی بە تایبەتی دانەکانی پێشەوەی لە دەستداوە یا زیانی گەورەی پێگەشتۆ کە زیانێکە چاک ناکرێتەوە دان کە زیانی پێگەیشت چاکردنەوەی زۆر زەحمەتە لەبەرەوە پێویستە شتێک کە ئەپروف کرابێ بە کوالیتی کۆنتترۆڵا ڕۆشت بێ مادەیەکی باش بێ لای کەسی شارەزا بکرێ ئەوانە بێگومان وە ئەگەر پێویست بێ دووبارە ئەڵێمەوە ئەگەر پێویست بێ بکرێت بە هیچ شێوەیە ئەو کەسە زیانی پێناگات و هەڵەیەکی نەکردووە کە ئەو جوانکاری کردووە. دکتۆر خان سەبارەت بە منداڵان ئەگەر بپرسم بۆ بابەتی جوانکاری کام تەمەنانن کە سەردانی ئێوە دەکەن و یاخود منداڵ لە چ تەمەنێکەوە دەکرێت دایک و باوک هەست بۆ بکە کە منداڵەکەی پێویستی بە جوانکاری ددان هەیە و دەبێت ئاگداری تەندروستی ددانەکانی بێ بۆکو بابەتی جوانکاری. وەڵام مناڵان خۆشببختانە لە ئێستا دایک و باوکەکانیان ئاسی ڕۆشنبیریان باشە هەر لە پچووکیەوە ئەیان هێنن ئەگەر خەلەلێک لە دانەکانیانە هەبێ یا ئەوە تاجاری وایە هەر بۆ کۆنتترۆلکردن و بۆ سیرکردنەوە هێنن لای پزیشک سەیری ئەکا بەڵام جوانکاری لە مناڵە زیاتر لە ناڕێکی بێ کە سیرەکان دانەکانی ناڕێکە دەمی باشدا ناخرێ شەویلگەکانی تەسکە یان بچووکە لەو کاتانە ئەیانهێنێت جوانکاری زیاتر بۆ ڕێکردنەوە ئەکرێ و هەندێک مناڵیش هەیە کە ئیتر بە هەر هۆکارێ بێ دانەکانی پێشەوەی هەمووی کلۆر بۆ لە تەمەنێکی کەم و بچووکە کلۆر بووە و شکا و ئەمانە یعنی خۆیان ئەڵێ لە ڕەوزا لە ناو مناڵانە مناڵی حراجە بێ گاڵتەی پێ ئەکرێ ئەی هێنن ئەویش جوانکاری هەیە چەند جوانکاریەک هەیە یعنی سنوورێکی هەیە بۆ مناڵ کە ئەکرێ ناتوانانی تۆ هەموو شتێک بۆ مناڵ بکەیت ئەویش بەپێی پێویست بۆی ئەکرێ بۆی ئەو مناڵە دیمەنێکی ناشرینی نەبێت لە ناو مناڵەکانیا و باری دەرونی تێک نەچێت. بەڵێ دەستان خۆش بێت دەمە بێمە سەر باس و بابەتی چاندنەوە ببوورە بەڵام تێکەڵی نەکەین لەگەڵ جوانکاریە چونکە ئەوەندەی بزانم کە جیاوازیان هەیە ئەم دوو بابەتە و تایبەتریش دەمێت لە بەڕێستان بپرسم چاندنەوە دەکرێت بەشێک بێت لە
جوانکاری یاخود بۆچی زیاتر ئەنجام دەدرێ و بە شوێکی گشتگیر چاندنەوەی ددان لە کیا پێویستە؟ چاندنەوەی دان ئێستا خۆشبەختانە بۆ تۆ جێگرەوەی ڕێگاکانی پێشوو کە ئەوەی وەکو تاقمی سیار دروستەکرا یان جسرێک دروستەکە لەبەر خاتری دانێک دوو دانی تەنیشتی بچوو گەکرێتەوە ئەبڕێت و کیفەکرێ بەسەر بۆی ئەو دانەی بۆ بکرێ. یعنی ئێستا چاندنەوەی دان بۆ بە شتێکی پێویست نەک جوانکاریەک نەک شتێکی تەواوکاری. لەبەرەوەی جارێ لە دانەکانی دواوە کە ئەو دانانە نەمێنێ هەم تەسیر لە شێوازی دەموچاوەکە هەم تەسیر لە چۆنێتی خواردن جوین ئەکات کە ئەو تێگەچێەوە تەسیر لەم جومگەیە ئەکات کە لایەکدانێکی تیانە بێ و ئەم لاتیا بێت تەوازونی ئەمەی تێگەچێ بێتە کێشەی جومگەکەی شەویلگەکانی دوای خوارە بێ یعنی وەکو پێویستیەکە لەگەڵ جوانکارێکەشە بۆ دانەکانی پێشەوەش بێجگە لە پێویستیەکەی زیاتر جوانکاریە سەرێکی کەسێک ئەم دانانەی نەماوە یان هیچی تیانە یان تاقمێگەکە ئەو تاقمە ئەجوڵێ لە کاتی قسەکردنە لە شوێنێکایە ئەکەوێتە خوارەوە زۆر حراجی بۆ کەسە دروستەکە لەبەرەوە ئەبێتە بەشێکی سەرەکی لە جوانکاری لە دانەکانی پێشەوە بۆی ئەکرێ وەکو دانێکی سروشتی وایە و هیچ جوڵەیەکی نییە هیچ ئازارێکی نییە هیچ کێشەیەکی نییە یاخود با بڵێن ئەو حاڵەتانی لە دوای چاندنەوە کە ئەگەری هەیە توش ببێ وکیان ئەوانەی دەبێت وریاتر بن لە هەڵبژاردننی پزیشکی پسپۆر سەردانکردنی چونکە یاخود ئایا چاندنەوەی ددان ئاساییە بۆ هەموو تەمەنێک و بۆ هەموو کەسێک دەتوانێت بیکا و لی بێخەم بێ. بەڵێ چاندنەوەی دان جارێ بەپێ تەمەنەکەی خۆی لە 18 ساڵەوە باشترە چکە لە 18 ساڵە ئیتر گەشەی شەویلگەکان بە تەواوەتی ڕاوەستێت. کە تۆ دانێک ئەچێنی ئەم شەویلگە گەشە ئەکات یا ئەمە ڕێگرە بێ لە گەشەکەیان شێوازێکی ناشرین دروستەکە بۆی لەبەرەوە لە دوای هەژدەوە ئێمە چاندن ئەەکەین و بۆ هەموو تەمەنێک یعنی تەمەنی کۆتایی دیاریکرااو نییە بۆ چاندن ینی هەیە لە 9 ساڵایکە هەیە لە هەشتایکە بە مەرجێک باری تەندروستی و باری شەویلگەکانی ڕێگر نەبن لەو چاندنە. لە هەموو تەمەنێکە ئەکرێت تەنها تەندروستی شەویلگەکانی بەلای ئێوە گرنگە وەکو پزیشکی پسپۆر یاخۆ تەندروستی گشتی جەستەشی ئەبێ هەڵسەنگانێکی باش بۆ ئەو کەسە بکرێت چەند نەخۆشیەک هەیە بۆ نمونە شەکرێک کە کۆنتترۆل نەکرابێ ڕێگرە بێ لە سەرکەوتنی ئەو چاندنە ئیتر ئەگەر تۆ هەر بە زۆر بیکەیت خۆشت هیلاگەکەیت و نەخۆشەکەش هیلاگەکەی ماوە چەندێک ئەمێنێتەوە دکتۆرە خاندانێکی چاندرا و لەگەڵ تەمەەن ئەمێنێتەوە یاخود سەرپەرشتیکردنی دەوێت ئەگەر بەپێی یەکەم بە شێوازێکی زانستی دابنرێت هەڵسەنگانی باشی بۆ کرابێ و دانەکە ڕوابێ و دانرابێ پێویستە بە درێژایی تەمەەن بمێنێتەوە ئەگەر ئەو کەسە تووشی نەخۆشیەک نەبێ مەسەن داخورانی ئێسک تووشی شەکرێ لە دوای ئەوەوە تووشی ڕووداوێک ببێ یان خۆی ئەو کەسە پاک ڕای نەگرێ خزمەتی نەکات پزیشک ڕێنمایی ئااتێ کە ئەبێ ئەم دانە ئاوا پارێزگاری بکرێەوە پێویستیشە ئەو کەسی کە دانی بۆ ئەچێنرێ بەردەوام سەردانی پزیشکەکەی بکاتەوە بۆی چارەسەری بۆ بکگەر کێشەیەکی هەبوو هیچ نەبێ چەند ساڵێک جارێ تیشکی بۆ بگیرە بزانانی ئەو ئێسکە دابەزیوە ئەو زەرعە دەرکەوتووە یعنی ئەگەر بەباشی لەلایەن پزیشکەکەشە و لەلایەن نەخۆشەکەشەوە بەباشی ئەم پرۆسەیە ئەنجام بدرێ و بەردەوامی پێبێرێ ئەبێت هەموو تەمەەن بمێنێتەوە. کام دانانن کە چاندناوان بۆ دەکرێت بۆ هەموو دانەکان دەکرێت یاخود چەند جۆرێک لە دانەکان؟ بەڵێ بۆ هەموو دانەکان نەکرێت تەنیا دانی عقلەکان نەبێ دانی ژیریەکان چواردانن لە هەر چوارلا ئەوە خۆی کە دەریژێت لە دەما زۆر جار پێویست نییە ناڕێکە بەکار نایەت لەوانەیە ئەو کەسە دانەکانی خۆشی بکێشین لەبەرەوە لەو شوێنە پێویست ناکبی چێنینەوە. بەڵێ دکتۆرە خان خۆت باسی جۆرێک لە شێوازەکانی پێشووترت کرد کە ئێستا چاندنەوە بۆچی گرنگترە و تایبەتمەندی هەیە بەبەستنەوە لە نێوان دوو داندا دانێکی بۆ دادەنرێتەوە یاخۆت لە بری تاقموانە ئەوەی دەمێ بپرسم ئەمان زیاتر بۆ گەنجان کە لە هەمان کاتا کێشێکی هەیە و دەوێت بابەتەکە جوانکاریش بێت ئایا چاندنەوەی دان
بۆ ئەو بەسووترە یا هەڵی بژێری یاخود جۆرێک لەو جۆرە نیتر کە بۆ دان دروستکردنەوەیە دانانی کیفە و هەندێک شتی تر هەیە کە دەکرێت بۆ کەسێکی گەنجکە لەگەڵ جوانکارێکە بێت تێکەڵیکە کامیان گونجات بێگومان هەر چاندنەوەکە باشترە چاندنەوەکە باشترە لەبەرەوەی تەنێکە ئەچێتەوە ناو شەویلگەکەی خۆی وەکودانێکی سروشتی ئەو کەسە ناڵێ مندانی دروستکراوم هەیە ئەتوانێت بڵێ مندانێکی سروشتیم هەیە چکە بە هەمان شێوە ڕێگەکەی لە ناو ئێسکی شەویلگەکە ئەڕوێت و دانەکەی پێوەیە وەکودانی سروشتی ئەوە ببوورە هەم بەنسبەت ئەو مشکلانش کە دروستە بێ کە ئەڵێ مەترسیەکان لە چاندنە ئێستا خۆشببختانە ئەو مەترسیانە کەم بۆتەوە بەهۆی چەند ڕێگایکی تازە کە ئێستا باسی یەکەین و ئەو کێشانش حەزەکەم باسی بکەم کە جەنابەت پرسیارە کرد ئایا ئەو مەترسیانە چیە لە چاندنی دانا مەترسیەکان ئەوەیە ئەگەر هەڵسەنگانی باشی بۆ نەکرێ تیشکی CBCT و 3D بۆ نەکرێ نەزانی چەند شتێک هەیە لە شەویلگەکانە وەکو دەمارێک هەیە لێرە یان جیوبەکان هەیە لەمە چەند دەمارێکی خوێن و هینی هەستی حساس هەیە ئەگەر بە شێوەیەکی باش هەڵسەنگانی بە تیشک بۆ نەکرێ و شوێنی چاندنەکان بە مەزبوطی دانەندرێ و لەلایەن کەسی شارەزاوە نەکرێت کە کەسی کەم ئەزمون بۆی هەیە زەرێک لەو دەمارانە بیرێ لەو جیوبانە بیرێ بێ بە مشکلەیەک بۆ ئەو کەسە بۆیە ئێستا خەڵک زۆربەی ترساوە کە ئەڵێن چاندن مەترسیدارە مەترسیدار نییە ئەگەر بە شێوەی زانستی و لە بە یاساکانی خۆی بڕۆیت لە ئێستا تەنانەت ئەوەش دەبیستین کە چاندنەوە ماوەیەکی زۆری دەویست ماوەیەک ئەو کەسە پێما بێت تەنها بناغێک بنکەیەکی زیاتر لە نێو بازار کودەوترێت بڕغووی بۆ دائەنەوە بەڵام لە هەمان کاتە لەو دوایانەدا دەبیستین هەیە بە شوازی ئەلکترۆنی ئەگەر هەڵم نەکردێت لە ناوەکان دیجیتاڵی کە زۆر خێرا دانەکەت پێ دەڵێن لە ماوەکی زۆر کورتە هەرچاندنەوە ئەم جیاوازیانە چییە دکتۆرەخان و ئایا دروستە دانێک کە پێشووتر ماوەیەکی زۆر درێژی خان تا کەسە دەبووە خاوەنددانێکی تازە لێسەدا بە ماوەیەکی ئێژگار کورد دەچاوەوە دانێکی دەبێت بەڵێ خۆی کە چاندنەکە ئەو ئەڵێن ئەو بڕخۆ کە ئەی چێنی لە ناو ئێسکەکە پێویستی بەکاتە کە بەرەبەرە ئەو ئێسکە بەهۆی میکانیزمی جسمەوە ئەو ئێسکە بەرەبەرە دروستە بێ بە دەوریا وەکو چۆن کە دانێک ئەکێشی جێی کێشاوە کە بەرەبەرە ئێسک دروستە بێتەوە ئێسک دروستە بێتەوە بە دەوری ئەو بڕخوا ئەنج ئەمە لە شەویلگەی خوارەوە کاتی کەمترەوێت لە شەویلگەی سەرەوە لە بەرەوەی ئێسکەکەی بۆشی زیاترە و لاوااسترە زۆرترەوێت لە 4 بۆ 6 مانگ ئەمە یاساکەیەتی بەڵام لە ئێستا ئەتوانین ئەویش بە مەرجێک دیسانەوە باری تەندروستی نەخۆشەکە باری شەویلگەکەی وە چۆنێتی داخستنی چکە چاندن بەستەنیا برغوویەک نییە داینێ ئایا ئەو هێزانەی کەوێتە سەری لە دوای دروستکردنی دانەکە ئایا شەویلگەی ئەو کەسە چۆنە چۆنی شێوازی داخستنەکەی چۆنە ئایا ئەو زەبرێ ئەچێتە سەری ئەگەر تۆ یەکسەر داینێ نابێتە هۆی لاوازبوون و نەڕواندنی ئەو چاندنە لەبەرەوەی ئێمە ئەو چاندنە کە داێنین ئەوجار نەڕواوە ئەچی دانێکیشی ئەخەیتە سەر ئەم دانە ئەگەر بە میکانیزمی خۆی بە ڕێکوپێکی بکرێت دانەکە ئەڕوێت لە ماوەیەکی دیاریکراوی خۆیە بەس تۆ دانەکە و پێوە کردووە ئێمە زۆربەی بۆ گەنجان بۆ ئەو کەسانی کە لەو شوێنە ناژین کە چاندنەکەی لێ ئەەکەن یا بۆ ئەو کەسانی کە لە پۆستیەکان پێویستی بەوەیە کە دانەکانی پێشەوەی ڕۆژانە بەکاربێنرێ کاتی ئەوەی نییە تۆ داینەی 5-6 مانگ تا ئەم دانە ئەڕوێ ئەوانە چاندنی خێرای یەکڕۆژی بۆ ئەەکەین لە هەمان ڕۆژایان ئەکەوێتە ڕۆژەکەی دواتر دانەکەشی بۆ لێ ئەبەسرێ بە مەرجێ دراسی هەموو ئەو شتانە کرابێ ئەویش بەهۆی ئەم ئەڵێن دیجیتالی خۆی ئەو CBCT بە دیزایانی کۆمپیوتەری بۆ کرێ شوێنی چاندنەکان وادا ئەندرێکە زەبری زۆر نەچێتە سەر کە نزیک نەبێ لە دەرەوە کە یعنی هەڵەیتیان نەکرێ بە ڕێکوپێکی لە شوێنێکا دام برێ کە هێزکێکی باش بە دەورایەتی و دواییش
قاڵ بوشتی مەسەن حتا دروستکردنی دانەکەش هەر بە شێوەیەکی دیجیتالی بە سکان ئەکرێ مەجای هەڵە و دووبارەکردنەوە و ئەم شتانەی تیانێ لەو کاتانە زۆر بە ئاسانی ئەتوانین هی ڕۆژانە بکەین بەڵام لە هەمان کاتە ئێستش ئەو ڕێگەی پێشوو نەخراوەتە لاوە لەبەرەوەی ئەو کەسانی کەوتمان هەیە چڕی ئێسکی کەمە هەیە جگەرە کێشە و بە نیسبەتێک ئەیکە ئەوانە هەیە شەکری هەیە ناتوانانی یەکسەر دانەکەشی بۆ دانێ لەبەرەوەی ئەبێتە هۆی نەڕوان و فەشەلهێنان دەستان خۆشواتە کورتکردنەوەی ماوەیە بە پشتبەستن بە و ئەندازیاری و زیرەکی کە لە ڕێگەی پرۆگرامینەکانەوە بۆمان دەکرێت. دکتۆر خان جیاواز لە بابەتی جوانکاری و چاندنەوە ئەوانە بەشێکی گشتگیر لە ناوچەی ئێمە هاوڵاتیانی ئێمە چین لەو کێشە دووبارە بوانی کە زۆر سەردانتانەکەن و دەزانین ددانەکان کێشیان هەمە چەشنە لە کلۆربوون و شکان و پڕکردنەوە و لە ئەمانە چین زۆر دووبارە ئەبێتەوە لای خەڵکی ئێمە و زۆر سەردانی دکتۆرەکان دەکەن بۆی. وڵای خۆی بە شێوەیەکی گشتی بۆ بێجگە لە چاندن بۆ نەخۆشی کلۆریدان بۆ دابەزینی پووک بۆ هەوکردن بۆ ئەم شتانە خەڵک زۆر سەردانەکە و بەشێکی زۆریش بۆ کۆنتترۆڵ و پاراستنی دانەکانیانیان بەڵام سەردانیشمان زۆرە ئەوانەی کە چاندنیان بۆ کراوە کە بە شێوەیەکی هەڵە کراوە یان ئەم هۆلیوود سمایل و کیفیان بۆ کراوە بە شێوەیەکی هەڵە کە بۆتە هۆی زیانگەیاندن بە دانەکان و بە شەویلگەکانیش ئێوە دووبارە چاکردنەوەی ئەوێ جوانکارەکانیش بکەنەوە لە کۆتاییە چەند پرسیارێکم هەیە وەک ئامۆژگاری لە بەڕێستانی داواکەم سەبارەت بە تەمەنی منداڵانە بەچی ئامۆژگاریمانەکەی لە تەمەنی چۆنە دەبێت منداڵەکان ددانیان بۆ بشۆڕێت و هەروەها لەکەیەوە پارێزگاریکردن لە ددان دەست پێەکە. وڵی بناڵ هەرکە لە دایک بوو ئێستا کە شیرەکەش ئەخوایش تا دانی دەرنەهاتووە شتی کەرەسەی تایبەت هەیە کە دایکەکە پێویستە دوای شیرەکە ناودەمی مناڵەکە پاکاتەوە ئەنج دوای ئەوە مەرحەلەیەکی کە کە دانە شیرەکانی دەریە لەو کاتەوە بە هەمان شێوە فڵچە و هەموو شتێکی تایبەت هەیە بە مناڵ لە هەموو تەمەنێکە دانەکانی ئەبێ واجبی دایکەکەیە و باوکەکەش کە پارێزگاری ئەو دانی بکەن شتن و پاکردنەوەی و دوورکەونەوە لەو خواردانەی کە زیان بەدانەکان یەگەیەنێ لە مناڵی و فێری نەکەن بێنێ خواردەمەنیە شیرینی و زۆر ترش و گازیەکان و بەردەوام سەردانی پزیشکی تایبەت بە مناڵان بکەن بۆ دانەکانیان بۆی ئەگەر هەر کێشەیەک دروست بووە جاری وایە دانەکان کلۆریش نەبووە بەس لە زگماکەوە کێشەیەک لە پێکهاتەی مادەکانی دانەکانیان هەیە سیرەکەی تۆزێ زەردە تۆزێ لاوازە یا ڕەنگەکانی جیاوازە لە مناڵیەوە بەڵێ شتی مەواد و شتی تایبەتی خۆی هەیە پزیشکی پسپۆڕی مناڵان بۆی چارەسەرەکە و متابعەیەکە هەتا دانەشیرەکانی بەتەواتی هەمووی دەرێت و دواتریش تا ئەو دانانە ئەکەوێت و دانی تازە دەرێت ئەگەر هەست کراوەک باسم کرد کە ناڕێکیەک لە دانەکانیان هەیە بۆی هەیە لە داهاتووە بێتە هۆی ناڕێکی هەموو دان و شەویلگەکانی قالب هەیە کە ڕێگریە کرێت لەوێ و کۆنتترۆلی گەشەی شەویلگەکانی پێکرێت. دەستخۆش سەبارەت بەوانی جوانکاری ددانیان کرد ئەمەیان لە گەورەکان ئامۆژگاری بۆ گەورەکان ئەوانەی ددانیان جوانکاریان بۆ کردووە هەر وەکو هەمان ئەوانەی کە ددانێکی سروشتی ئاسایی خۆیان هەیە ئێمە هەمیشە دەبیستین جەخت لەسەر دەکرێت دەبێت ددانەکانمان زۆر زوو بشۆین لە ڕۆژێکدا بەیانە دوای نانخواردنەکانە شەو پێشخەوە هەمان جۆر ئەبێ خزمەتی ددانیان بکەنەوە بەڵێ بە هەمان شێوە هەندێک کەس دەڵێ ئەیکەم بە هۆڵی سمایل بۆی نەجاتم بێ لە خزمەتی نە ئەبێ ئەویش بە هەمان شێوە پاک بکرێتەوە فڵچەوشتی تایبەت هەیە بۆ ئەوە چکە تۆ دانی خۆت نییە تەنێکی غەریبە لەسەر دانەکە و کۆنتاکتێ بێ بە پووکەکەوە ئەگەر باش پارێزگاری لێ نەکری و پاک نەکرێتەوە میکرۆب و پاژماوەی خواردن لەوێ ئەبێتە هۆی هەوکردن بەڵێ سووربوونەوە بۆن بەهۆی بەکتریا و دروستە بێ خوێنی لێت ئیتر دیمەنێکی ناشرینیە بێت لەبەرەوە پێویستە بە هەمان شێوە پارێزگاری لێ بکرێەوە لە شتی ڕق و بەکارهێنانی هەڵەش نەک بەس پاکخاوێنی سەبارەت بە هەویری ددان چ بۆ گەورە بە چ بۆ مناڵ بێت چەندە گرنگە ئێمە لە کاتی کڕینیاندا لە مارکێتەکان گرنگیان پێ بدەین زین چ جۆرێک هەڵدەبژێرین و لە پاڵ ئەوەشدا شتێک لە لام گرنگە بپرسم ئایا مەرجە ئێمە بە فڵچە و بە هەویری ددان
ددانەکانمان خاوێ بکەینەوە چونکە لە کۆنەوە لە باو باپیرانمانەوە ئێمە هەندێک زانست و زانیاریشمان بۆ ماوەتەوە کە هەتاوکەچە بەشێکی زۆر لە پزیشکەکان کۆڵی لێ ناکەن لە ڕاستی و دروستیان بە نمونە بە ددانەکان کە دەڵێن دەتوانیت بە خوێ ددانەکان بشۆی غەرغەرە بکەی بۆ تعقیم و بۆ کاتی نەخۆشی و ئەمانە بەبەستمە بڵێم کە تەنها بە هەویری ددان ئێمە دەبێت دانمان بشۆین و چ جۆرە هەویرێک بێ و ئەگەر ئەوەش نەبوو دەکرێت پشت بە چیتر ببەستێت. وڵی خۆی ئێستا ئاسانکاری کراوە بۆ دانپاکردنەوە لە ڕابردووە وەسائلێک نەبووە فڵچەوشت نەبووە مەجبور بوون بە هەر شێوەیەکی کە پاکیان کردەوە بەس فڵچەکە ئیشەکە زۆر ئاسانەکە و هەویرەکە هەم جۆرەها مادەی تایە کە هەم بۆ ئلتیابی پووکەکە هەم بۆ کلۆربوون ئەویش بە پێی جۆرەکانی بە شەرتێ هەویرێک بێ کە باوەڕ پێکراوە بێ ئەنی ناتوانانی بڵێ ئەمان لە هەمویان باشترە باوەڕ پێکراو بێت و بفرۆشێ لە سەیدەلیەکان و لە شوێنی باوەڕ پێکراوە بتوانرێ بفرۆشێ و دەوریشێەوە هەویرەکەش بە پێی حاڵەتەکەی کەسێک هەیە هەوکردنی پووکی هەیە بەردەوام خوێنی لێ هەویرێک بەکارێنێ بێ پزیشکەکەی بۆی بنووسێ کە دژە هەوکردنی تیاابێ هەیە کە بەردەوام قاوە و جگەرە و ئەمانە زۆر بەکارێنێت ئەویش هەویری تایبەت هەیە بۆ ئەویش بەکارهێنانی تایبەتی هەیە چکە لەوانەیە بە شێوەیەکی بەردەوام زەرری لێبە هەیە دانەکانی هەستیارە بۆ هەستیاری بۆیە نووسێ هەیە هەرمادەی فلۆرای دیتیایە بۆ ڕێگرتن لە کلۆربوون بەس پێویستە بەکار بهێنرێ بەڵام ئاو خوێکە کە ئەڵێ خوێ بۆ تاقیمکردنی ناودەم بۆ لابردننی ئەو بەکتریانەی لە ناو نەک هەر لە سەردانەکان لە ناو ناوپۆشی ناودەمیشا هەیە کە ئەبێتە هۆی بۆنێکی ناخۆش یا ئەوەش هەر بەکارهێنانی بەسوودە و باشە بەس نابێ بە جێگرەوەی فڵچە و ماجوونەکە دەستەکان تا خۆش بێت دکتۆرە شکار لەتیف من زۆر خوشحاڵ بووم لەگەڵ ئێوە دانیشتم بەرەسان پسپۆری جوانکاری و چاندنەوەی ددان و هەروەها خاوەنی ماستەر لە بوار و کێشەکان و کێشەکانی ددان لە وڵاتی ئەڵمانیا هیوادارم ئێوەش سوودتان وەرگرت بێت لە سەڵاوی وەڵامەکانی دکتۆرە خان کە دەکرێت بڵم هەر وەڵامێکی ئامۆژگاریەک بوو بۆ کەسی پێویست بە خۆی لە سەوار بۆ بابەتانی باسمان کرد هیوادارم توانین بێتمان وەڵامێکی زۆری بیسەر و بینەرە خۆشەویستەکانمان لە خاتونی بەڕێستە دکتۆرە وەربگرینەوە و هەمووان سەلامەت و تەندروست بن دەستی ئێوە خۆش بێ ئەگەر شتێکتان ما بە کۆتایی پرۆگرام من پرسیارم نەکرد بێمە بەستان بێ باسیکەن کات دەدەمە ئێوە لە کۆتاییە من هیوای تەندروستی و سوود وەرگرتن بۆ هەموو کەسێک دەخوازم بەس شتێکی کەش کە ئاماژەمان پێ نەکرد لەو مەترسیانەی کە دروستە بێ لە کاتی چاندنی دانا بە هەڵدڕینی پووک و دوورینەوە بۆی هەیە خوێنبەربوونێ ئاوسانێ ئیلتیهابێک ناڕەحەتی بۆ ئەو کەسە دروستکە لە دوای چاندنەکە بەڵام خۆشبەختانە بەهۆی ئەم ڕێگە دیجیتالیەوە ئێستا چاندنی ژەکرێ بەبێ هەڵدڕین و بەبێ دوورینەوە بەڵێ دەستەکانتان خۆش بێت سەرکەوتوو بن ماندوونە من دەزانەوە بەڕستان ڕۆژانە لە سنتەرەکەتان هەم لە دەروی سنتەرەکەتان لەگەڵ چارەخوازاندا ماندوو دەبن و هەروەها ئامۆژگاریان پێدەن زۆر سپاس کە لەم پرۆگرامەش لەگەڵ ئێمە بوون سپاس بۆ بینەرە بەڕێزەکانم سپاس بۆ هاوکارانی بەڕێزم لە پرۆگرامی ئێواری سلێمانی لە ئامادەکار و هەموو هاوکارانم لە تەکنیکاران کە لەو پرۆگرامە ماندوو دەبن و ڕێزێکی تایبەتم بۆ خات و کەنار سوپاسێکم ماندوو دەبێت لە ئێوارەی سلێمانی